ئەمە بەیانێکی کۆنا 2010 دەریان کرد وەختی خۆی لە زمانی ترامپ ئێستا دووبارە بۆتەوە تەوان بێگومان ئەمە هەنگاوێکە زۆر شەرماوەرە بۆ ئەمریکا دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا خەڵق چاوەڕوانیە کرد ممکن ئەم بایدنە کە بێ تۆزێ فەرقی هەبێت چونکە لە بانگەشەی هەڵبژاردننی دژی ئەردوگان بۆ ڕەفتارەکان و سیاسەتی ئەردوگان قسەیە کرد تەوان بەڵام دیارە هەمان سیاسەتە بەردەوامە لە باتی ئەوەی ئەمریکا هەوڵ بداوە هێزێکی گەورە فشار بخاتە سەر تورکیا بۆی تورکیا ئاشتی بکات لەگەڵ کورد چونکە کورد ئامادەیە بۆ ئاشتی چەندین جار هۆژەلان قسەی کردووە ڕێپرسانی پەکەکە هەموو کوردی باکوور هادەب هەمویان قسەیان کردووە کە ئامادەن بۆ گفتوگۆوە بۆ ئاشتی بۆ هەموو نەوەیەک بەڵام تورکیا دژی ئەمە بووە و تورکیا هەمیشە پشت ئەستور بووە بە پشتیوانی ئەمریکا بە ئەندازەیە کە من زۆر لە لێبەرزەوانی ئەمریکامان بیستووە مەسا ئەڵێ پەکەکە دوژمنمانە باشە پەکەکە چی لە ئەمریکا کردووە هیچ شتێکی نەکردووە عەکسەوە پەکە زۆر هەوڵی داوە پەیوەندیشەکە ئەمریکا بکە لەبەرەوە من بە ئەم کارە شەرمەزارەکەم و هیچ سوودیشی نییە چونکە 3 ساڵ ئەمەیان بڵاو کردوێتەوە کەس هیچ زانیاریی نەداونێتێ لەسەر پەکەکەوانە ئەم جارەش هەروە ئەبێت دڵنیام و لە هەمان کاتە ئەوانەی کە ئەوان پێیان ئەڵێن تێرۆریست و ئەڵێن زانیاریمان بدەنێ تێرۆریست نین پەکەکە و هیچ کوردێک تێرۆریست نییە هیچ کوردێ لە هیچ پارچەیە کە شەڕی خۆیەکە و دیفاع لە مافی خۆیەکە تێرۆریست نییە ئەوانە کە کوردە کوژن و بەلاماری کوردەکە ئەوانە تێرۆریستن لە تورکیا سیاسەتی تورکیا تێرۆی دەوڵەتە سیاسەتی ئێرانەیە سیاسەتی دیمەشقەیە ئەمانە تێرۆریستن لەبەرەوە بەڕێی من ئەو هەنگاوە من شەرمەزارەکەم ئەو هەنگاوە شتێکی زۆر نابەجێیە بۆ ئەمریکا وێدەوارم کە بە خۆیانە بچنەوە و بیر لەوە بکەنەوە چۆن ئەتوانن ئاشتیەک دروستکەن لە بینی تورکیا و لە بینی کورد چونکە ئەو شەڕە 30 ساڵ زیاترە بەردەوام بێئەنجامە لەبەرەوە من ئومێدم ئەوەیە و ئەم جۆرە بەردەوامی سەو سیاسی بە هەموو نەوعێت و هەر پشتی ئەردوگان بگری هەرچی بکە بە قەناعەتی من زۆر زەرەرە بۆ کورد بۆ تورک بۆ ئەمریکاش یعنی نابێ بەردەوام بن بەو شێوەیە بەڕێی من ئیعلامی کوردی و حیزبە کوردیەکان هەمووە بێ ئەمە ئیدانە بکەن شەرمەزاری بکەن و پەکەکە تێرۆریست نییە و کورد هەر لە کووردە هیچ حیزبێکی تێرۆریستمان نییە ئێمە و ئەوی دڵی بەمە خۆش بێ ممکنە دوو ڕۆژی کە سەرێ ئەویش بێ ئەمریکا وا بکە بەرامبەر ئەو و ئەمریکا پارتی وێکێتی خستە لیستی ڕەشەوە 12 ساڵ لە 2002 تا 2014 پارتی وێکێتی لەسەر لیستی ڕەشی ئەمریکا بوون بە قەراری کۆنگرێس بۆ چونکە چەکیان دژی ڕژێمی سەدام هەڵگرت بوو کە تێرۆریست سەدام بوو ئەوان نەبوون لەبەرەوە ئەو جۆرەشتانە بۆ ئەوانیش کراوە کۆن یعنی دەبێت هیچ دڵیان پێخۆش نەبێ بەڕێی من هەموو کوردێکە بێ ئەم ڕەفتارە شەرمەزار بکە و داوا لە ئەمریکا بکە کە پیا بچێتەوە بە سیاسەتی خۆی و زەخت لە پاڵەپەستۆ لەسەر تورکیا بکە بۆ ئاشتی بۆ گفتوگۆ بۆ ئاشتی بۆ دیالۆگ و لە ڕۆژاوا لە هەموو شوێنێک چونکە تورکیا ئێستا شاڵاوەکانی و دژایەتیەکانی ڕۆژاوا و باشووری شەگرێتەوە مەسەلە هەر باکوور نییە بەڕێی من زۆر نیگەرانم لە وەزعی ڕۆژاوا ڕاستی نازانی کەی ئەمریکا ئاڵێ هەروە لە ڕۆژاوا تووشی کێشیان بکە چونکە هیچ شتێکیان دیار نییە بەڕاستی لەبەرەوە من ئومێدەوارم کەس دڵی پێخۆش نەبێ بەعەکسەوە هەموو کەسێک ئەمە بە ڕەفتارێکی ناڕاست بزانێ بەڵێ ئەمە ڕاستە پشتیوانیە لە تورکیا بەڵام سەیرەوەیە تورکیا بێمنەتە زانی جاری پێشوو بیرمێتەوە 2010 کە بەیانەکان دەرکرد ئەردوگان تەسیحی داوت ئێمە چییە بەیانە یعنی چی ئێمە شەڕمانە بێ ئێمە دەمانێت شەڕی پەکەکە بکەن کە وەختە ئەمریکا لە عێراق بوو هەندێک حێز وشتی
لەبەرەوە ئەمریکا تورکیا ڕازی نییە بە مانگەوانە بە شتێکی زۆر ناڕەوەیەوێ خەڵق شەڕی پەکە داوە لە ئەمریکا لە عێراق لە دیمەش لە هەموو شوێنێکە شەڕی پەکە بکەن لەبەرەوە بەڕێی من ڕاستەوە قسەیە بەڵام تورکیاش ئەوەژەکەن بەڵام تورکیا ڕازی نییە بەو شێوەیە تورکیا بەوەش ڕازی نییە چونکە تورکیا سواری سەری خۆی بوو ئەردوگان و لە ئێوێ لەسەر ئەو شەڕە بەردەوام بێ وڵێ ئەوروپا هاوکاری پەکەکاکە عێراق هاوکاری پەکە هەم ئەو قساناکە بەڵام سیاسەتەکەی ناڕاستەوە 35 ساڵە شەڕە زیاتر لە 30 ساڵ نازام چەنە غەیری زەرەر بۆ تورکیا و بۆ کورد و بۆ هەموو لا هیچ سوودی نەبوو ئەو شەڕانە بەڕێی من ئەم سیاسەتانە دەبێ بگۆڕێن هی تورکیا دەبێ بگۆڕێ هی ئەمریکاش ئەبێ بگۆڕێ و کوردیش هەوڵبەنیە گرتوو بن هیچ کوردێک لە هیچ حیزبێ دڵی خۆش نەبێ کە هەنگاوێ بەرامبەر حیزبەکەی تر ئەکرێ چونکە بە نەتیجە هەموو کوردن و هەموو یەک نەتەوەن نەخێر سەرکەوتوو نەبوو سەرکەوتوش نابێت لەبەرەوە داوا لە حکوومەتی عێراقەکە شەڕی بۆ بکە هەمیشە وتۆ داوا لە هەریمەکە شەڕی بۆ بکە داوا لە سووریاکە شەڕی بۆ بکە حەسەدە و بەهێدە ئەوانە چونکە شەڕی ئەوە ناکەن و ئاڵێ تێرۆریستن بەوانی ژەڵێ لەبەرەوە داوا لە ئەوروپاشەکە ئەڵێ ئەوانی پەکەکەمان تەسلیم بکەنەوە دەیەوێ هەموو عالەم چۆن خەڵق دژی داعشە مەسەلەن دژی پەکەکەش بێ لە کاتێکە کە ئەمە هەڵویستێکی زۆر ناڕەوایە و بەڕێی من پێویستە بیر لە ئاشتی و لە دیالۆگ بکەنەوە و ئەمریکاش هەوڵ بدە لەگەڵ تورکیا بۆ ئەوەی ئاشتی و دیالۆگکە بێ ئاشتی کە بوو ئەو وەختە نەکێشە ئەمێنێ تورکیا ئامادە نییە تەنانەت لێبوردنی گشتیش بدە یعنی ئەوەی تورکیایکە کەس نایکە بەڕێی من لەبەرەوە لایەنی تر کە پشتیوانی تورکیاکەنەوە معنای شەریکی ئەو تاوانن وەکو ئیدارەی ئەمریکا بەداخەوەیان ئەو بێدەنگیە من بەڕاست نازانم بێدەنگی عێراق بێدەنگی هەرێمچکەوە بەزینی ینی بەزاندنی سنووری عێراقشە ئاسمانی عێراقشە بەو شێوەیە ئەمریکا ئاسمانی عێراقی چەند ساڵ لە عێراق بوو کردەوە بۆ تورکیا بەکەیفی خۆی لەبەرەوە بەڕێی من بەڵێ بێدەنگی ناڕاستە و دەبێت داوا بکەن و هێزانە لە سەر خاکی باشوور نەمێنێ کۆن داوا کراوە بەڵام زیاترە بێ داوا بکەن تورکیا مەبەسەکەیوێ کورد شەڕی کورد بکە بەڵام خۆشبەختانە هەموو حیزبەکانی باشوور ئەڵێن کە ئەمە خەتی سوورە جارێکی تر ئێمە ناگەڕێنەوە ئەوە شتێکی باشە و شتێکی یعنی ئینسان بەوە خۆشبەختە کە ئەوە ناکرێ مەبەسەکەی تورکیا جێبەجێ نابێ بەڵام تورکیا دێ لە باشوور لێ ئەدا لە چی ئەدا لە دێهاتیەکانی تورکیادا لەو شوێنانە ئەدا کەوا خەڵک دەربەدەربن کەم پەکەکە بەرەکەوێ خەڵقی دانیشتوانی سیڤیل بەرەکەون لەبەرەوە من شخصی خۆم هەمیشە لەگەڵ برایانی پەکەکەش کە باسم کردووە من هەمیشە پەیوەندی مێ لەگەڵیان ئەڵێم هەوڵ بن چە نەتوانن لە دێهات و لەو شوێنانەی قەڵەباڵغی دوورکەونەوە وی تورکیانەی کا بەبیان و بەلاماری ئەو شوێنانە بدا و لە عینی وەختیشە هەوڵ بنەوە نەی پیانەکرێ مڕاعاتی وەزعی باشوور و حیزبەکانی باشوور ئەوەش بکەن بۆی بتوانن ئەو مەبەسەی تورکیا هەیەی کە حیزبەکان بکا بە گژیەکە نەچێتە سەر ئەو مەبەستە